ئەم گوندە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 3000 ساڵ. زیندانەکەی زوحاک دیارترین شوێنەواری گوندی نوێیە. لێرە 65 خێزان دەژین. زۆربیان موچەخۆرێک یان زیاتریان هەیە، هەندێکیان خانەنشینن. دیارترین چالاکی خەڵکی نەوێ ئاژەڵداریە. نەوێش بە مانای ئاوەدانکردنەوە دێت و یەکێکە لە گوندەکانی شارە زور. تلك تعالى كوكينو بنان كذا ژیانی نادێ گرانە بەس هەچەند گرانیشە ئەو نەخۆشە. ئەتە 2 ساڵە لە قات کەوتم هەر یاڵەویاڵم کردە و گیا پرۆشتیم کردە و کوزڵە پرۆشتیم کردووە و وڵای خەم بەخێو کردە حەودێم کردە بە 7 مانگاوە و دڵم لە شارسان و لە ملارە مەتیع نەبووە ئیلە ئادە من بەردان نەبی. لە دووری 61 کیلۆمەتر و لە گوندێکی تر من خۆم بە 11 سەرخێزان و لەم دەی خۆما بووم. ئەم 11 سەرخێزانە مەعیشەتمان لەسەر زەرعات بووە کە سەیرمان کردووە ئەویشە کە بوومانە بە ماڵیاتەکەش و خواردوومانە هەر دەری نەهانیوە. ئاخری پێچاومانە زوو لەسەر شارەکە ئەگەر ئێمە کرێکی بین لە شارەکە گوڵە بە ڕۆژێر فرۆشین لە شارەکە پەکمان ناکەوێت. دارۆخان کەوتۆتە ناحیەی گەرمکی قەزای پێنجوینەوە. 90 خێزان لێرە دەژین. ئاوەدانی ئەم گوندە ئەگەڕێتەوە بۆ 400 ساڵ پێش ئێستا. ڕۆژانێک ناوەندێکی بە ناوبانگی دەرمانسازی بووە، هەر بۆیە پێی دەوترێت دارۆخان. ناوین زۆر ناخۆشە زۆر ناڕەحەتە ئەشێ بڕۆین سلوت و ئاڵف و شت کۆکەینەوە ئەم جاوەکوونی پەلامال بامێ و تەماتەیەکەین و ڕزقەکەین و ئەشێخ ئیشکەین بۆ زستان پێبژین ڕەحمان محەممەد خەڵکی دارۆخانە و 14 ساڵە لەگەڵ خێزانەکەیدا لە سلێمانی دەژین. من کە لە لادێ هاتوومەتە شارۆ لە لادەیسە هیچم نەماوە بەڵە زەیم ماوە مەسەر باخم ماوە ئەمانە بەڵام میسان کە سەرپەرشی باخەکەشی نەکا و زەویەکەشی نەکەم ئەناوەتانە هیچ ئیسێمە خانوو نەماوە خانووکە تەخت بووە و ڕووخاوە و ڕاستەکەی من لە دایرم لە ڕێگەوبانم لە ئاوادانکردەوە ئیشەکەم کارگوزارە. ئەو ساوایە سەوەک و پیرۆزم بەخێڵ کرد بەس 2 ساڵەکە لێکەوتم لارە من دەست پیرۆزم هەوڵ خوا و دووەم پیرۆز من دایکی 5 کوڕم دایکی 8 بووم 100 داری بێ لە من دایەکا دەهەنیشێ ڕەوامی لە من ئەم دارا دانیشتوم. لە سەیسە هەموو ئەرکی من و بەخێوکردنی من و جلگۆڕینی من ئەو کچەیە. دایکم معاشێکی هەیە 2 مانگزاری هەزار دینار تەقاوەتی هەیە و منیژەچم قەیتەرانێنم و پوڵەیە دوورم و ئەمجا ئەی دوورم و دایێنێ مشکە بێتەوە لەو لا بەداد و شتێک کوتم یەکەم شلیف و ئەیەنمە بەسارە باریەکەن دایکم میبا لە سلێمانی فرۆشێت. عاشۆشی بەیانی ئەڕۆم یعنی 2 سەعات پێش هەموو مەزەبێگە ڕۆم دەبەرەوە پێم خۆشە ئیشەکەی خۆم بە پوختی بکەم بە جوانی بیکەم کەس دەستی کەس باس نەکەم گلەی نیێتە سەر شانی من هیچ بژێوی ژیانی من لە دائیرەکە لەسەر ئەوەیە.
بڵین چەناڵەکەش ئەڵێ ئەەکەن یعنی مجرد چی بکرێت لە خوارەوە گۆڕان کارێکە کارێکی زۆرمان کردو ئیشێکی زۆرمان کردو بەڵام زۆریشمان ماوە ینی مەسەلە لەوانەیە وەکو بیانویەک نەبێ ممکنە وەکو پێویست نەکرابێ چونکە لەبیرتان نەچێ ئەمانەش هەمووی بڕەپاری پێویستیەوێ ئەو بودجەیە ساڵانەیەتە بەردەست ئەم وەزارەتانە ساڵانە ئەتوانێت مقدارێکی کەمی لێ بەکاربێنێ لێ خەرجکە ئەو هاوڵاتیە ممکنە وەکو بەتەواوەتی هەموو شتەکانی بۆ دابین نەبووە خەسەخانەکەمان لە ئەمە نایە دەوامکەر لە بین دوو ڕۆژە ڕۆژەیەک خەسەخانەمان بە ئەمە نایە دختەرمان نییە گەشەوە لێمان قۆمێ مزەمیدێکمان نییە نە جادەمان هەیە و نە ئەو بەداشە ئەو چی ڕۆ کابران نەخۆشاچێ بۆ پێنجوێنە بۆ سلێمانی 10 دەرزی 15 دەرزی 20 دەرزی بۆ نووسن ئەبێ 20 کڕە دارەخانە بچێ بۆ پێنجوێن بێتەوە بۆ دەرزی ڕۆژێ دەرزیێ با لە خۆی 28,000 نێری بێت سەر بکە لە خۆیە جاخوا ئەمە قبولی هەیە دێک ممکنە ڕێگای بۆ چووە کارەبای بۆ چووە بنکەیەکی تەندروستی تایە مەکتەبێکی بداییشی تایە بەزەوەڵە گەر ئەیکە مناڵەکەم چۆم تەوەستە چی لێ بکەم ئەو مەکتەبەمان هەیە منەظەمە کردوێتیوانە کاتی خۆی ئێمە پێویستمان بەوەیە تا پۆلی 6 لێرە پۆلی 6 تیادابین بگرێت بۆچی لەبەرەوەی کابرا ئیمکانەت و توانای نییە بچێتە خوارەوانێ لەبەرەوەی ئیشی لادێ تاقێکی دەوامەکە تاقی درێ بێ یارمەتی دایک و باوکی کات بۆ ئیش و کارەکانی لەبەرەوەی بەتەنیا ئەم ئیشی لادێ ناکرێت لەبەر ئیشێکی زەحمەتە تەنکێکمان هەیە کاتی خۆی مەشروعێکی هینمان بۆ دەرچوو ئاو بۆ بیر تا ئیسە بیەکە قوتولی ئاوی لە دەرنەهاتووە بنەکەی ڕێوی پیاچێتە ژوورۆ ئەڵێ با بەمە ئاوی پێوە ناوەستێ ئەڵێ تۆ دوو کیسەکی ماتۆ بگرێەوە تێکە ئاوەکەی پێوەستێ لەم ساڵانەی پێشووە هەستان بە زەرعاکردن کە تەماتە بوو زیاتر لە 500-600 گۆل بوو بەرهەمان هێنا 40 توێتە تەماتەم بردوێتە ئەلوەی سلێمانی سەر ڕای ئەوەش کە بین بازار نەبوو ئەم تەماتە بەرە و گەین ئەڕۆی تەدمیر ئەبوو لێمان ناکرۆ پێم وایە 25 بۆ 30 توێتایتر ئەبوو کە بە هەدەر ڕۆی سەر ڕای ئەوە کە لە مانگی نۆیە بۆ مانگیدا ئێمە جەڵدی حساباتمان کرد یەکی 115 دینار لە گیرفانی خۆمانمان یاوە بە پێی مەسرەفەکە ئیتر ئینسان لێرەیە چۆن ینی دڵخۆشە بێ بە وڵاتەکەی بە خاکەکەی ئێسێژێک و من 20 ساڵە نەم گەوڕم ماڵیە و نە نانم کردووە و نە چێشتم لێ ناوە و تا کچ بووە کردێتی و ئەوان ڕۆین ئەمە بۆ خوا دەلیلێکمە ئەمە گەی نەیەشتوم ئەنێ غازم بۆ سێنێمە هەموو بەیانی هەڵسام کولێ دەگەرم و بۆک تۆ چە کیسەی خۆم بۆ بێنێ ئەسا زەمانەی زوو تۆزێکیان کردو خوادیان و خێرا یانێم زەمانەی زوو بێن نەبەی بۆ من دڵم نایە دایکم جێبیانم نە میوانی نە ئەم ناولا ئەڵێم دایکم بوونا حەزایە فێ بیرە بیرە کاتۆ ئەچم بۆ شوێنێ خواخواامە سەعاتێ زووتر بێم ئەبێنەوە باتێکی بخوێ دوای هەنایێ بە ساجە دایکم هەتاوکوونی ئەمرێت و کفن و دفنی ئەەکەم بە بەژانی چاوە خێوی ئەەکەم من لەبەر خاتری دایکم حەچی ئەرکومەینەتی دنیای کێشم ئەو سینیمە بۆ بێن بەبێن ئای سەخت کە جوانە بێ هەوی دەکەم ئادا هینە بەزق جوان نییە بێ دڵم وەخوان نەیبڕێونە بێ ئەقڵ ئادی جوانان بۆ نانێرن ئەم هەموو دۆلارەی خوێ لە سەرمانە دێ جوانان بۆ نانێرن
پاچەکەش گیان بۆێنێ لەو هەردە و نانم بۆ کاو چێکی جوان دێنێ تاچم تێ پڕە خۆم لێ ئەیتی چی بکدامەوە ئەنجە حکومت کارێکی شووە لەلایەکۆ ئەوەی کە گەنجەکەیەکە خولی کا بە ئاشایش خولی کا بە پۆلیس من بانی بە مناڵەکەم چواسە حیوانم هەیە ئەڵم کاکە تۆ لەگەڵ حیوانەکە ئەڵێ من ناچم بانشەوێ ئەبم بە پۆلیس ئەبم بە ئاشایش ئەبم نازانم بەچی ئەوانەی تازە پیر بوو قەوم نەماوە خۆکوجارە نیشم کاکە جا بجرم بوو گەڵا بکەم و دار بێنم و بڕۆم بۆ ئەم لە ئەولا ناتوانم کە مناڵەکەم بەخسم نەکە ئەخی چارە چییە چارە سەلێنوێ بەم بڕۆمەوە بۆ سلێمانی پیامانەڵێ من ناچمە شار و حەزی لێ ناکەم و حەزم لە گوندی خۆمە و دانیشم و ئێوە هەتارە حەستا لێبێ من ناوم حیاتی منیتم مەگە بەبوونی و کچی ژۆ تۆزەی دارەمانە ڕاینا بەخوالەوە کات نیشتەواو بە من ژیان بۆ ناڕایتر بەخوا یانمان بەو کچەیە بەخوا بەشێکی گوندنشینان ژیانی شاریان هەڵبژاردووە هەندێکی تریان هەر چۆنێک بێت مانەوەی ناو گوندەکەیان بە باشتر دەزانن لەو نێوەندەدا چەندین خێزانی تر بە دوودڵی ماونەتەوە لە گوندا دەژین و دڵیان لە شارە یان لە شارن و خەو بە گوندەکەیانەوە دەبینن شاری دیتە بە خۆمان خۆ خانومان هەیە پیاوم حەزی لەگرای و مەجبورە لەگەڵ پیا دڵی ئەوە هەڵس بکەوتێت گەنجی ئەم ڕۆژە حەزی لە شارەکەی بەڵام وەکو ئێمەیسە حەزمان لە لادێکەکەی شەو هەورە گرمە بوو منیش دیتر لەگەڵ دایکمان دانیشتین دوو بە دوو وتم بخوا خەم لاتەوتی کورە بخەوە قەیچێکە سەعات 11 شەو بوو میشتم بۆچی بخەوە وتی بخەوە کورەی جنی وەڵا تەمام بوو جێم داخست و هەڵسامە سەر پێ بخەوین کاتێکم زانی زرمە هاو وتم ئەی براژۆ وەڵا ماڵەکەمان زوو خاو وتی پێکەنی وتی قەیچێکە ئەحتیادیە و گوێی مێرێ من چۆن گوێی نامێ من بە فەقیری کرد ماڵەکەم خوا لە قەوم خێر بەزەکە ئەو کوڕەکە هاتەوە زاوەکە ماتەوە گەردی خیارمەتی مەگەن سەبلۆکی بۆ خاصەکەن و خاز و خاز نەبهاش شوێنەکە بێکە جێمی تیا بێتەوە ئانی بارانە زۆرەکەی شابوو خۆشم چوومە دەرەوە تاز بووم ئیتر دڵمە قراری نەگە دایکم حەدەی بێ دانیشە منیش دڵم ناوە هەر عەزەتا خەوم لێ نییەکە تە بەیانی شەسام ئەو لاکەیە زۆخە خبرە مناکەم کوڕەکانی جیهان جار لە دوای جار هەوڵی خۆیان دووبارە دەکەنەوە تا دایکیان قایل بکەن بچێتەوە شار ئەزانانی چۆنەجان جیان خانووکمانی لە سلێمانی تێکەی وەسای کاشەکەی بەس عەرزی کاشەکەی ماوە یەکیتە ناوی نەبەخوا دەستی سایە خانومانی تە ناوی نەبەخوا لە دانیشە لەگدا هەتا ئەمری هەتا ئەمرم هەر خێرەمان زۆرە مشارێتەوە تێگەی چ ژیانێکی هەیە لەگدا بەس خوا ڕۆڵە بەر لە جێ خۆیان سەنگینە بەخوا سلێمانی قەسەکەی نەک ئەو خانە نووری عەلی بێ ناتمە ناوی والله من ناتمە سلێمانی ئەو ڕۆژەم دەبین ناچێ ئافرەتەکە ئەم بەقتا ئەو پەردای لە دەرگاوتی ئەمڕۆخوا بداتێ یەک نانم بوو نانەکەم تەرکیان بە ئافرەتەکەی
دووتی کە چێشتی خوا لە ماڵەکەمە ئافرەتەکە چووە دەرەوە دینارێ پارەم پێ نەبوو خوای تەبەم تەعالە 5 دیناری لە ماڵەکەی منە بەران لە دەرگاکە ئافرەتەکە ڕای کرد و من ڕام کرد بەزان تێ نانەکەی لێ ئەسێنمەوە بەر مەرکەزەکە بام کردە پۆلیسەکە ئافرەتەکەی گرت لەوەدات من 5 دینارە هی تۆتی بەخوا دینارێکم پێ نەبووتم خوا بۆ تۆی بارانەگرت زان بە ئافرەتەکە 5 دینارەکە ڕووی کردەوە نانەوەکە لای بە نان و ڕۆیە بۆ ناو مناڵەکانی هەچی هەوڵمە ئافرەتەکە ناو خۆی پێ نابوو ناو شوێنەکەی پێ نەگەن سێ شەو سڕ من بۆ ئەو ئافرەتە گریام هەمووی خۆ دەوڵەمەند بوو هەمووی خەڵکی ئەم منتیقە بوو هیچ کە دەگای لەو ئافرەتە نەکردو وتم خوایە ئەوە نەمکوژی تا ئەچمە مەمدەکەت خۆم کە چووە مەمدەکەت خۆم مردووشم لێ بمرێ حەچێکم بەسەی بە بەسەرم بێ وەع بێ بە وەعدی خوا بەڕێبواری نەبێ نەچمە شارسان ئەیتە تازە من شارسانم بۆ چییە؟ ئەمە شارسانە ئەمە ژیانە ئەمە خۆشی منە. جیهان ژیانی شاری بینیوە. هاوسەرەکەی 37 ساڵ کرێکاری کارگەی چیمەنتۆی سلێمانی بووە. 15 ساڵ ماڵیان لە خانۆکانی کارگە بووە دواتر گەڕاونەتەوە بۆ نەوێ. هاوسەرەکەی لە ساڵی 2004 کۆچی دوایی کردووە. خۆی لە شارە ئەرس دەکەم هەتابلی جەنجاڵە شار هیچ دەورێکی بۆ خەڵکی لادیەکە نییە لەبەرەوە ینی لە شارە ئەگەر مەعاشێکی زۆر چەور نەبێت ناتوانانی بژێوی ژیان بەری بەرەوە. کەوێتەوە بۆ ماڵۆ ئەڵێ کۆڵە بەرز هاریوە ئەماتەن هەواکەی ناخۆشە هەواکەی پیسە مرتەعانیت مێشکت لەسەری ئیسراحەت ناکە بەڵام کە تۆ ئەچی تۆ لادیەکە هەر دەبانی تا ئێوارە درەوەکەی دەستکەنەکەی گێرەکەی کێشە ئەەکەی گەڵاهێنی گەڵاداهێنی باغە کێڵی باغە بڕی کە ئێوارێکی وەڵڵاهی ئەمەنە ئیسراحەتی قەناعەت بێڵی ئیشم هەر نەکردووە. حتا دایکم مابێ شو ناکەم بەجێ نایەڵم نەوەڵڵە هەموو دنیام بۆ بکەن بە لیرە لە پێ مابێ نایکەم بەس لەبەر خاتی دایکم. زۆریان ئێستا سیاری باشیان هەیە کە وەختێک ڕێگایەکی بۆ چاکەکەی ئەو چاوی لەوەیە کە تۆ ڕێگاکەی بۆ قیرتاوکەی ئێمەش ئامانجەکەمان قیرتاوکردنی ڕێگاکانە بەڵام ناتوانین هەمووی وەکوێکە چکە تۆ هاتی ڕێگای دەیەکە قیرتاو کرد تۆ معنای ئەوەیە دەدەیکە مەحرومەکەی لەوەی کە تەنانەت ڕێگاکەی بۆ چاکی 5 دەیکە مەحرومەکەی لەوەی کە ڕێگاکەشی بۆ تێکەڵە ڕێشکی لەبەرەوە مەجبورین جارێککردنەوەکان بکەین ڕێگاکردنەوەی ڕێگاکان و چاکردنەکانی بۆ بکەین ئەجا دوایی هەوڵەین بۆ تێکەڵە ڕێژکردن کە ئامانجی ئەخیریشمان قیرتاوکردنەکانە. حکومت دەعمم کە جادەم بۆ چاکە ئاوم بۆ بێنێ کارەبان بۆ بێنێ میوە هاتەکەم باش بۆ فرۆشێ زەعاتەکەم بۆ فرۆشێ تەماتەکەم باش بۆ فرۆشێ یەک بستی ئەم کوردی خۆمە بە 100 ملیار دینار دایم. وڵا دایکم کەوتە هیلاکەت نیۆڕۆ بوو ئەم زاتێ دەستنوێژەکرێ لەوێ دانیشتە بوو ئیتە منیش وتم دایکە بێ سەر هاتە سەر دەستنوێژەکەی گرت دایکە چیتە وتی زۆر هیلاکم دایکە بە تەلەفۆن کەم سیارە بێ وتی قەی ناگەڕان دیچم نییە دام پۆشی وایتە ڕۆشتم بە دزی و تەلەفۆنم کرد بۆ براکە ماو لەگەڵ برازاکەیە ڕێک بدیان بۆ خەسەخانەکەی شەید شەوکەت و لەوێ حەواڵەی سلێمانیان کرد تێ دوایی دختەر وتی وەڵات جەڵدەی دڵی یاوە و دەماخی دابەزیوە و تێخستانژێ ئۆکسجین و 5 شەو بەلایە خەوتم کوێی پێخۆش بێ ئێمە لە خزمەتیان
پێڵاوی بۆ داعانین بە ماڵ و مناڵ و بە خۆمەوە بە براوە بە خوشکۆ ئێمە ماموننی قۆنەرەکانی جەهانە بین کە بێت خزمەتکاریکی نێمە ئیسەش دایکم بمرێت هەتا هەتایە ئەم دیوەخان و ماڵیە چۆڵ ناکەم هەتا ئێوارە خەڵ قسەکە من باکەم بە کەس نییە نەک 5 شەو لە لای بم 100 شەوی تر لە لای بم لە سلێمانی لە بەغا لە تاران بە شانەزی بە فەخری ێزانم دەبی خۆمەتەسی پاشە باشە لای تا ئەمرێت و دەفنی ئەەکەم و ئەی شۆرم بە حافیزینە یەکەم دەزێنێ مەسەر چاو مرد و بە حافیزیم لێ کرد دیدە خوای گەوریش پەتی منە ناخە